بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکان ئاگادارن وا بڕیار بوو لە یەکی دەی ئەم ساڵ پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی خۆی بکات و ئەم خولەی پەرلەمانی کوردستان تەواو ببێت بەڵام دیارە لەبەر ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان هەم لەسەر یاسای هەڵبژاردن و هەم کاراکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تا ئێستا نەگەیشتوونەتە ڕێکەوتن بۆیە وا پێدەچێت کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان بۆ ماوەیەک درێژ بکرێتەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە و چەند بابەتی دیکە میوانێکمان هەیە. میوانەکەمان زۆر بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک لوقمان شەوتان باش، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی هەواڵەکانی کوردستان 24. بۆ خۆ دەزانی ئێستا ئیترها یەک مانگ ماوە بۆ هەڵبژاردن کە دیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت. بەڵام هەفتەی داهاتوو جارێککە کۆبوونەوەیەک لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەنجامەدرێ بە ئامادەبوونی تەواوی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنێک لەسەر یاسای هەڵبژاردن. پێت وایە لە هەفتەی داهاتوودا لایەنە سیاسیەکان ئەو مەترسیە لە بەرچاو بگرن و بگەنە ڕێکەوتنێک لەسەر یاسای هەڵبژاردن؟ بەڵێ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی عزیزی کەناڵ 24. بێگومان لای هەمومان ڕوونە کە تێڕوانینی جیاواز لەسەر قانونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەیە. بەشێک لە هێزە سیاسیەکان داوای فرەبازنەی ئەکەن، بەشێکیان داواکەن کە بە شێوازێکی تر با بڵین بە شێوازی یەکبازنە هەڵبژاردن بکرێت یاخود باس لە پرۆژەی تر ئەکرێت کە نیوە بە نیوە بێ. ئەمانە تێڕوانینی جیاوازە. نوێ ڕێەوەی کە لەسەر کورسی پێکاتەکانیش تێڕوانینی جیاواز هەیە، تەنانەت لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنیش گفتوگۆ هەیە، بەڵام خلاف و ناکۆچەکان ئەوەندەی لەسەر قانونی هەڵبژاردنە بەقەت ئەوەندە لەسەر کۆمیسیۆنیە تەسەوڕ ناکەم لەسەر کۆمیسیۆن گرفتێکی وا گەورە بێ. بەڵام لەسەر قانونی هەڵبژاردن ناکۆچی لە نێوان هێزە سیاسیەکان هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆی زۆر کراوە لە نێوانی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی چەند کۆبوونەوەیەک لەگەڵ سەرۆکایەتی فراکسیۆنەکان کراوە و کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر مستەوای جیاجیا کراوە و کۆبوونەوە لە سەرۆکایەتی هەرێم دوو کۆبوونەوە لە ماوەی ڕابردوودا کراوە بڕیارە لە سەرەتای مانجی ئەیلولیش کۆبوونەوەی تر بکرێت. ئەم کۆبوونەوانە هەموو هەوڵێکن بە ئاراستەی لێک نزیککردنەوەی دید و بۆچینی لایەنە سیاسیەکان. ئێمە ناتوانین لە ئێستادا گرە و لەسەرەوە بکەین بڵین لە کۆبوونەوەی سەرەتای مانجی ئەیلول هێزە سیاسیەکان نەگەنەیەک، بەڵام ئەکید هەنگاوێکە بێ بە ئاراستەی زیاتر لێک تێگەیشتن و زیاتر هەوڵدان بۆ نزیکردنەوەی تێڕوانینی لایەنە سیاسیەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆن. ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ڕابردوشدا قەناعەتی نەگۆڕمان وا بووە کە ئەم پرسێکی نیشتیمانیە و ئەمە ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ بۆ ئەمە بەستا بێ گفتوگۆی جدی لە نێوان هێزە سیاسیەکان بکرێت. ئێستادا ئێمە ئەو گفتوگۆیانە دەستی پێکردو خوازیارینەوەی کەوە لەسەر قانونی هەڵبژاردن بگەین بە ڕێکەوتن بۆ ئەوەی وادەیەک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دیاری. کاک لوقمان بۆ خۆت باش دەزانی ینی ئەو مەترسی کە ئێستا لە عێراقی ئەگەر نەگەنە ڕێکەوتن ئەوە هەمان مەترسی ڕەنگە لە کوردستان دروست ببێ. کاتێک دەڵێن پرسێکی نیشتیمانیە، ئەگەر پرسێکی نیشتیمانیە بۆچی هەموو لایەنەکان ناتوانن زوو ڕێک بکەون خۆ دەبێ لانی کەم لە پرسە نیشتیمانی و نەتەوەییەکانە هاودەنگ و هەماهەنگ بن؟ من وای نابینم ئەو حاڵەتەی لە عێراقدا هەیە لە هەرێم هاوشێوە نییە. ڕاستە ناکۆچیمان لەسەر قانونی هەڵبژاردن هەیە، بەڵام پەرلەمان وجودی هەیە، کاری خۆیەکە، حکوومەت هەیە، سەرۆکایەتی هەرێم هەیە، دامەزراوە یاساییەکان کاری خۆیانەکەن، هێزە سیاسیەکانیش گفتوگۆ ئەکەن. ئەکید ئێمە لەو وادەیە کە پێشووتر دیاریکرا بوو کە سەرەتای مانجی دەبوو بە ئەنجامدانی هەڵبژاردن، ئەکید هەڵبژاردن لە وادەیە ناکرێت. پەرلەمان ئەم خولەی پەرلەمانە بێت تەمەنی خۆی درێژکاتەوە و ئەم درێژکردنەوەی بێتە فرسەتێکی باشتر بۆ ئەوەی هێزە سیاسیەکان گفتوگۆ بکەن بگەن بە ڕێکەوتن. ئەکید ئێمە ئەبێ هەر بگەین بە ڕێکەوتن. بۆیە ئەو ناکۆچی سیاسیانەی کە لە عێراقدا هەیە ئەتوانم بڵێم ڕەنگە ئەمە یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی هەوڵدەی لە هەرێمی کوردستان زیاتر لێک نزیک بووینەوە، زیاتر یەکێتی و یەکڕێزەکانی خەڵکی کوردستان بەهێز بکەین و ئەو ناکۆچیانەی کە لەسەر قانونی هەڵبژاردن هەیە بێگومان خاڵی هاوبەشیشمان هەیە، خاڵی ناکۆچیشمان هەیە. ئەکرێ ناکۆچیەکان لێک نزیککەینەوە بسازین لەسەر ئەم ناکۆچیانەی کە هەشن. بۆیە ئەمە گفتوگۆکان بەردەوامن. من ئەوەی کە لە عێراقە گوزەرێ بڕوا ناکەم ئەمە لە هەرێم هاوشێوەی لە هەرێم هاوشێوەیەوە بێ، بەڵام ئەکید ئێمە هەوڵە دەین کە هەرێمی کوردستان نەکەوێتە فەراغی یاسایی. بۆیە ئەمە فرسەتێکەوە گفتوگۆ بەردەوامە بێ. ویستم بێمە سەر بۆشایی دەستوری بۆ خۆ دەزانی پێش 11
ئەگەر بۆشایی یاسایی بۆشایی دەستوریە بۆشایی لە پەرلەمان دروست نەبێ درێژ نەکرێتەوە ئەوە کەواتە پەرلەمانی کوردستانی دەکەوێتە بۆشاییکی یاساییەوە بە هەویان پێشەوە تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە ئەگە درێژەکەنەوە بۆ چەند مانگ ئەبێ درێژ بکرێتەوە چەندێکی کە ئەمە پەیوەندیدارە بی بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و ئەو گفتوگویانەی کە لە ڕۆژانی داهاتوو چ لە نێوان هێزە سیاسیەکان ئەکرێت چ لە سەرۆکایەتی هەرێمەکرێت بە ئامادەبوونی سەرکردی هێزە سیاسیەکان لەوێت ئێمە پێویست بەرچاومان ڕوون ئەبێ کە چەندمان پێویستەکە بۆ ئەوەی کەوا هەوڵ دێ ئەم سازانە نیشتیمانیە لە نێوان هێزە سیاسیەکاندا دروست بێ بەڵام ئەکید هەرێمی کوردستان ناکەوێتە فەراغی یاسایی و ئێمە ئومێدەوای خوازیاری ئەوەشین کەوا هێزە سیاسیەکان لە زووترین کاتدا بگەن بەڕێکەوتن باش کاک لوقمان بە خۆت باش دەزانی هەم پارتی هەم یەکێتی هەم بزوتنەوەی گۆڕان پرۆژە یاسایان هەیە بۆ یاسای هەڵبژاردن من دەمەوێت بپرسم خاڵی ناکۆک یاخود خاڵی کۆک ئەوەی لەسەری ڕێگەکەون زیاترە لە ناو ئەم پرۆژانەدا و ئایا ناکرێ ئەم سێ پرۆژەیە تێکەڵ بکرێتە یەک پرۆژە بۆ هەموو لایەک ئەوەی کە تا ئێستا هەیە بزوتنەوەی گۆڕان بەڵێ پرۆژە یاسایەکی لە ساڵی 2021ەوە پێشکەش کردووە ئێمەش لەگەڵ 4 فراکسیۆنی جیاواز لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکمان پێشکەش کرد پارتی دیموکراتی کوردستان لە دوا کۆبوونەوە بابەتێکی باس کردووە بەڵام لە دوو توێی قسە باز بووە هێشتا نەبووە پرۆژە یاسا و پێشکەشیکردنەوە بۆ لە چوارچەوەی پرۆژەیەک ئێمە هیچمان نەبینیوە تەنها لە ڕاگەیاندنەکانەوە جێبیستیەوە بووینە کە لەگەڵەوەنا 50 بە 50 بێ 50 کورسی نیشتیمانی بێ 50 لەسەر فرە باز نەبێ ئەمانە جارەی وەکو پرۆژە پێشکەشمان نەکراوە بەڵام دیسان من تاکید لەوە ئەەکەمەوە کە ئەم پرسێکی نیشتیمانیە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری نەوەی نوێ هێزەکانی تر ئەبێ بەیەکەوە دابنیشین گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بتوانین بگەینە سازانێکی نیشتیمانی بێگومان گفتوگۆی زۆریش کراوە لە چەند خاڵێک ئەتوانم بڵێم پێشکەوتنی باش بەدی هاتووە بەڵام هێشتا خاڵی ناکۆکمان هەیە ناکۆچی لەسەر ئەوەیە لەسەر سیستەمی فرە بازنەیە کە ئێمە داواکەین هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن داواکەین کە کورسی پێکاتەکان بەسەر بازنەکانی هەڵبژاردندا دابش بکرێت کەم نەکرێتەوە 11 کورسی کۆت پێکاتەکان وەکو خۆی بمێنێتەوە و پارێزگاریان لێکەین بەڵام بەسەر بازنەکانی هەڵبژاردندا بە پێی ڕێژەی دانیشتوانیان دابش بکرێت ڕەنگە هێزی تر و پارتی دیموکراتی کوردستان و پێکاتەکان ڕەنگە ڕای جیاوازتریان هەبێ ئەمە بواری گفتوگۆیە لە نێوانماندا ئێمە خوازیاری ئەوەین کەوە هەوڵ بدەین ئەم قانونی هەڵبژاردنە بە شێوازێک هەموار بکەینەوە کە زامنی هەڵبژاردنێکی پاک و ئازاد و دیموکراسی بکە کەوا بکە متمانەی دەنگدەر بە هەڵبژاردن بگەڕێنێت زۆر باش کاک لوقمان من ئەمە زۆر ڕاشکاوانە ئێوە جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتین لە پەرلەمانی کوردستان زۆر ڕاشکاوانە وەکو یەکێتی وەڵام بدەیتەوە فرە بازنەی لە عێراق تازە تاقی کرایەوە 83 باز نەبوو ئەوە بوو ئەو گۆڵمەزەی دروست کرد لە عێراق و سەرکەوتوو نەبوو ئەم فرە بازنەیە لە چیدا سەرکەوتوو بێ ئەی باشە ئەگەر یەک باز نەبێ ئایا زیاتر لە قازانجی هەموو لایەک نییە ئەوە بەسەرچاو بە ڕاشکاوی بێتان بڵێن بۆ هەرێمی کوردستان فرەبازنەی با بڵێن جۆرێک عەدالەت و دادپەروەری لە جوگرافی دێنێتەکایەوە هیچ پارێزگایەک حەقی پارێزگایەکی تر ناخوا ئەو سیستەمەی لە عێراقەیە کە هەرێمی کوردستانی دابەشی 12 باز نەکرد بوو ئێمە داواکەین بکرێتە 4 بازنا واتە بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی پارێزگا بێت هەر پارێزگایەک کورسیەکانی پەرلەمانی خۆی لەسەر بنەمای ژمارەی دانیشتوان پارێزراو بێت منافەسە لە نێوان هێزە سیاسیەکان لەسەر کورسی پارێزگاکان بکرێت بەم شێوە هیچ پارێزگایەک حەقی پارێزگایەکی تر ناخوا هیچ ناوچەیەک بێبەش نابێت لە نوێنەرایەتیکردن بۆ پەرلەمانی کوردستان و نوێنەر بەرچاوی ڕوونتر ئەبێ بۆ ئەوی کە ئەتوانێت نوێنەرایەتی پارێزگایەکە کات بۆیە ئەمە جۆرێک عەدالەت زیاتر دێنێتەکایەوە ئەمە هیچ ناکۆچیەکی با بڵێن هیچ ناکۆچیەکی با بڵێم تەشابیهی نییە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی جیاوازی هەیە کاتی خۆی لە عێراق لەسەر بنەمای پارێزگا هەڵبژاردنەکە تەنها ئەوەیە سیستەمەکە لە یەک بازنە ئەکرێتە 4 بازنە پێمان وایە ئەمە جۆرێک عەدالەت لە نێوان پارێزگاکان دێنێتەکایەوە و نوێنەرایەتی ڕاستەقینەی جوگرافی دەستەبەرەکە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئێمە داکۆچی لەسەر بازنە ئەەکەین لەوەی کە هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنە زۆر باشە کاک لوقمان دوا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام دێتەوە من سوپاس دەکەم بۆ خۆ دەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی گەورەیە لەسەر تاسەری کوردستان دەنگدەر و ئەندام و لایەنگری خۆی هەیە هەم لە زاخۆ هەتا
خانەخین باشە بەڕای ئێوە باشتر نییە یەک باز نەبێ خۆ دەنگدەری ئێوەش لە زاخۆ و لە دهۆک و لە شوێنەکانی کەش هەیە بۆچی هەر پێداگری لەسەر چوار باز بڵێ ئێمە چۆن دیفاع لە دەنگدەری خۆمان لە پارێزگای سلێمانی ئەەکەین بە هەمان شێوە لە هەولێر و لە زاخۆ جیاوازی نییە لە نێوان زاخۆ و کفری و کەلار بە نسبەتی ئێمەوە ئەمانەوێ نوێنەرانمان لە دهۆچیش سەرخەین بۆ پەرلەمانی کوردستان بۆیە 30 ساڵە ئێمە کار بە سیستەمی یەکبازنەی ئەەکەین 30 ساڵە قانونێکمان هەیە بە ناوی قانونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تا ئێستا هەموارێکی جەوهری گۆڕانکاریی جەوهری لە ناوڕۆکی ئەم قانونە نەکراوە بۆیە ئەمانەوێ لە عێراقدا چەند جارێک قانونی هەڵبژاردن هەموار کرێتەوە با بۆ جارێک سیستەمی فرەبازنەی پیادەکەین بۆ ئەوی بتوانین عدالت لە نێوان پارێزگاکان و لە نێوان شار و شارۆچکەکانی کوردستان بێن نەکایەوە بۆیە بەنسبەت ئێمە ئەم فرەبازدەی ئێمە داوای ئەەکەین ئەمە هیچ لەوە کەم ناکاتەوە بلە بایەخ و گرنگجی پارێزگای خۆشەویستی دۆک بۆ ئێمە لەگەڵ سلێمانی شاری هەڵمەت و قوڕدانی لەگەڵ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەنسبەتی من هیچ جیاوازیەکیان نییە بۆیە ئەم سیستەمی فرەبازنەیە بۆ ئێمە وەک چۆن داکۆچی لە سلێمانی بۆکەین بە هەمان شێوەش بۆ دهۆچی بۆکەین زۆر باشە زۆر بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش سپاس بێ باش